أي أو أفرتانك لأمتي بيغمبر عليه الصلاة والسلام بلان بيغمبري خواده فرمي أهلي آقرا فرمي نساء كاسيات عاريات مائلات مميلات رؤوسهن كأسنمة البخت المائلة لا يدخلن الجنة ولا يجدن ريحها. آفرتانك كاسيات عاريات هم جلي لبرة هم روتيش. يعني شون جليشي لبرة وروتيش چەند تفسيري چیه؟ هیچی لە تفسیرەکانی ئەوەیە کە جلی لەبەرە بڵێ هیچی لەبەرنی هیچی لەبەرە بەڵام قژی بەدەرەوەیە قاچی بەشێکی بەدەرەوەیە مثلا دەستی بەشێکی بەدەرەوەیە ئێمە هەم پۆشتەیە هەم جلی لەبەرە و هەم ڕوتیشە. ئەوە تفسیرێک. تفسیری دووەمیان کاسیاتون هەر تەواو پۆشتەیە نە قژی دیارە نە سینجی دیارە نە قاچی دیارە نە دەستی دیارە لەگەڵ ئەوەشدا دەفەرمێ عاریات وەکو ڕوت بێ وایە بۆ جلەکەی تەسکە جلی لەبەرە بەڵام تەسکە وەکو ڕوت بێ وایە لەبەر یەتی و تەسکە هەڕێک کە ئەنەما یعنی مەچینەی خایەتی دروست بووە یعنی متحرکە مەچینەکە متحرکە بەلاشەی ئەوەوە جلەکە درواوە نەک جلەکە لە دەرەوە دروا بێت و لەبەری کردبێ هەڕێک بەلاشەیەوە خوانەکە 1 ملیم ئەو جلە لە لاشەی فراوانتر بێ تەواو کامل بە ئەندازەی لاشەی خۆی. ئێمە کاسیات عاریات ئەمە وەکو ڕوت بێ وایە ئافرەتان دڵشی بەوە خۆش بێ بڵێ من خۆ جلم لەبەرە کەی جلت لەبەرە تۆ چی مەفاتینی تۆ و چی لاشەی فتنەی تۆ هەیە بە دەرەوەیە بۆیە تۆ بە نەسی حەدیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەک بە قسەی ئێمە تۆ ئەهلی ئاگریت پەنا بەخوای گەورە بۆ جەهەنەم دەڕۆی خوشکی من لەولاوە خۆت ئەزیەت دەدەی نوێژ دەکەیت و لەو لاشەوە ئاوا لاشەی خۆت یعنی دەرپەڕاندووە و گەنجانی پێ تووشی فتنە دەکەیت بەڕاستی بەس حەدیثی پێغەمبەری خوا کە لێی بترسیت دەفەرمێتەوە ئەهلی جەهەنەمیت و بۆنی بەهەشتیش ناکەیت. دوای ئەوە فەرمووی چی مائلات ممیلات مائلات یعنی خۆی لای داوە لە حەق و لە تەقوا گەنجانی کوڕیش لە تەقوا و لە ڕێگای ڕاست و تاعەت لا دەدا تووشی گومڕاییان دەکات. طبعا کچێ بەسەر و سینجی ڕوت و قاچی ڕوتەوە بە پێشچاوی گەنجدا بڕوات ئەو گەنجەش تەسیری تێدەکرێت و تووشی شەهوەت و حرام دەبێت یا هەموو گیانی داپۆشراوە بەڵام ئەو جلە تەسکەی لەبەرە طبعا تەسیر لە گەنجێک دەکاتەوە گەنجەش تووشی شەهوەت و حرام دەکات بۆیە هەم خۆی لای داوە لە تاعەت و هەم گەنجەکەش لا دەدات لە ڕێگای خواپەرستی. یاخود مائلات ممیلات یعنی کە بە ڕێگادا دەڕوا بە لەنجەولاری و یعنی قۆنەرەیەکی پاژنەبەرزی لە پێ کردووە و بۆی کە ڕۆیشت هەموو لاشەی بلەرێتەوە و مائلات ممیلات يعني چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەصفی کردووە لە حەدیثەکەدا رؤوسهن ئەی تەوقی سەریان چۆنە كأسنمة البخت المائلة چۆن پشتی حوشتر چۆنە ئاوا هاتووە قژی سەری تۆقەیەکی گەورە پەیدا بووە لە تەوقی سەری کۆی دەکاتەوە وەکو پشتی حوشتر ئاوا بۆی زیاتر سەرنجڕاکێش بێت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئەوانە نەدەچنە بەهەشتەوە و نەبۆنی بەهەشتیش دەکەن. جا خوشکە بەڕێزەکەم ناڵێم وەڵا پێت ناڵێم کەوابوو واز لە نوێژ بێنن نە واز لە نوێژ نێنی کە چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی ناچتە باشتەوە بۆنیشی ناکا ئەو جا لەوانەیە هەر نەچیت نەچیت هەر بە یەکجاری هەر قەت نەچیت نەوەڵا نوێژەکەت بکە بەڵام لە خوا بترسە واز لەو جۆرە جلەش بێنە لەو ڕوتیەش بێنە لەو شێوازەش بێنە تەقوای خوا بکە.